نێوان دایک و پارەیە کامیان هەڵەبژێری؟ ژێرم هەموو کەسێ وەڵامایە طبعا میش لە تۆ برسم تۆ شەر دایک هەڵەبژێری چکە دایک خۆشەویستین شتە خوا لێکتانەکە و دایک هەر بۆ بمێنێ فەرموو پرسیارە لە من کەی ئەو پرسیارە لە تۆکەم باشە لەو کاکەیمان پرسی کە لە نێوان دایک و پارەیە کامیان هەڵەبژێرێ ئەو وتی دایکم هەڵەبژێرم جەنابەت پارە هەڵەبژێرم پارە هەڵەبژێری دوا بڕیارە بەڵێ ڕاست شتێکی بەس پارە هەڵەبژێرم وانی 1 ملیۆن دینار پیرۆزە پاس ئەی بۆ قسە ناگەی بۆ وەڵام بە دووبارەی پێ ئەخر نابێ من پرسیارم کرد وتم لە بینی دایک و پارە کامیان هەڵەبژێری تۆ وتت دایکم وتی تشتێ ناگاتە ئاسی دایک وایە بەس من میش ئێستا دووبارەی کرد پرسیارەکەمە گۆڕم وەڵامەکەمە گۆڕم یەکەم بە پارە نابێ یەکجا